افکارگاه برمینان سوسانه لحوله دروژه که ده دکاره 340 تونن کچاپ مایونز آوا لیمونه دوشابه هناران ساس یانجی مالتی سوز و خلی برهم بینه هفت هلم برمینانه 15 آیتمن جدا دروز دکن یک جه کارگهن گروپا مارکه کردی زیر دمیدین کردستان رو داوه دا ببینن او گروپا کارگهن زیر لنافچه پیشازازی یا تیمار لحوله هاتیه آوا کرن به صدانج پروداکتن جداین جوانکاری پاکش کرنه او خوارنه تیدتن برامانین اف دبه یک جمصرین گروپا کارگان لکردستان عراق و روشالات ناوین به هزاراج طنن زیدتری 700 آیتمان دناوا گروپا کارگن زرده تن برامانین بینارن روداوی حسکرین برنامه میدین کردستان و برهمن خمالی پیش سازن هجا از دلیر تلیمه ده برنامه قانوی میدین کردستان لگل هوین هجا ما ایجار امدناوا یک جماسترین کارگهن اما ین کردی و یک جماسترین براندن من کردی بناو زیر داینا ایجار امی نشانی هوا بدین دناوا اوی گروپ هنه یه مزن یه وان کارگان یکیش کارگاه اما دناوا اوی گروپ دا چندین جورن سوسان دروز دکه یکیش وان پروداکتا اف کچابا هنه اف روبوت هنه هندی بینن دکاره 24 بطلن او هاین کچابی بخت ناوا دو کارتونانده دی یک دم جمرده بینن میدین کردستان اف روبوت هنه و اف هلانه آمازن دکاره 600 کارتونان بخد ناوا کوگاه اوی کارگه دا اف جال گلمه بن بینن میدین کردستان امی نیشانی ابدن نبتنه بس اف کچبه بلکه مایونز و آواهنار و آوالیمون و هم موسا چندین جورن سوسن دنی جی دناوا اوی کارگاه ما کردی دا به چیشی واسه کی تین درست کردن و گنجین ما چوا معامله گلبان همو آمیرن هنه دناوا اوی کارگه دا بکن یک جه هفت کارگه زر کارگاه سوسانه گورو بروی 14,000 مترین دو جایه هفته لاوین کرد یعنی هر 4 پارچه کردستان تیدا کار دکن و زیده یا وانجی لباجار حوله جیانه بسر دبن ئێمە وەک کۆمپانیای زێر 33 ساڵە لە عێراق و کوردستان کار دەکەین بۆ مادە خۆراک و پاکەرەوەکان. بۆیە بە باشمان زانی بین چەند کارگەیەک لە هەرێمی کوردستان دروست بکەین کە ببێتە یەکێک لە گەورەترین پرۆژەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. وەک کۆمپانیای زێر بەرهەمەکانمان لە 46 وڵاتی جیهان دەفرۆشرێت بە گوێرەی ستانداردی جیهانی و خاوەنی هێمای بازرگانی جیهانی و ناوەخۆین وەکو زێر، سۆر، لیا و چەندان بەرهەمی تر. هفت هلن برامانینه دناوا و کارگه ده هنه فال اتوماتیک روبوتیک کار دکن روزانه دکارن 340 تونن ج 16 پروداکتن سوسان برهم بینن بینن برنامه میدین کردستان افکارگاه دکارا روزانه 340 تونن برهمین جدا دناوا کارگاه دا درست بکه پریا چندین هلن برهمینانه نها اما بحث اوان ماده هم بکن که هر کشوانا لدره که جدا پریا چند آمیرکان دکارن در روشه که دا چند تونان درست بکن
اگر ام بین بحثا کچاپ بکن کچاپ بتنه دناوا اوی کارگاه دا 100 تن کچاپ اف کارگاه دکاره یک روز دا برهم بینه ام بین بحثا مایونیزی جی بکن مایونیز بتنه 7 تن مایونیز دناوا اوی کارگاه دا تن برامانین آوا هناره 6 تن آوا لیمونی جی 6 تن آنکو 120 تن به هفره دکارن دروز بکن تمام دمه ده مالتی سوس دکارن 20 تنانچه درست بکن و تمام دمه ده خلیجی دکارن 30 تننا لی برهم بینن آنکو کش مسرکی لیوان همو مادان بتنه دروژه که ده 340 تنان درست بکن بینرین ما الگلمه بنا منی شانی وبدن اف مادن هنه اف پروداکتن هنه هر یکی جوانا پریا چه آمیرگی درست بیت و ریگن چوانیا وانجی چوانیا درست بونوان به چه آوایی که و گنجن ما چوان سرپرشی آوان همو آمیران دیگم اف هله یک جماسترین هلن برامانینا کچاپه لطوای کردستانه کو کچاپه به مادین پارزر آنکو حافظه دروز دکه دوشافا طماطان به شوی که تایبت به کارگاهم و جه کلگهن جودکارم و تین اوی کارگهی ده نوا تانکیاندان تین آماده کرن دوشافا باجانان دخن دناوا وان تانکیان ده برای سیستم کمپیوتری و روبوتیک پلنگرماتیا دوشافا طماطه بلند دیکن هیاج ماده خراب و زیان بخش بین پاکش کرن اف سی تانکیه که هر یک جوانه 5 تن و نیوه دوشاوا طماطیان تعداد پاراستن و دده بشه پر کرنه Ketçap bölümündeyiz. لازر گروپ Ketçapımız بەشی کەچەپ herhangi هیچ bir مادەیەکی katkı maddesi, کیمیایی و پاراستن koruyucu ناکرێتە نێو ئەم maddeler کەچابانە. üretilmektedir. Ketçap لە بەشی bölümünde کەچەپ günlük ڕۆژانە 100 تۆن بەرهەم هەیە. 100 ton üretim ئەگەر بە alınmaktadır. کارتۆن هەژباری بکەین Günlük koli bazında ڕۆژانە 5040 5,040 boylanmaktadır. کارتۆن دەکات. Günlük saatlik هەروەها 7200 دەکاتە 7,200 دانە. ketçap alıyoruz. Ketçapımız کەچابەکەی ئێمە دوو جۆرە acı تون و ve شیرن. tatlı. Sabah geldiğimizde کاتێک بەیانیان دێن laboratuvar ئەگەر ئەنجامی eşliğinde تاقیگە ئەرێنی بوو هەموو شتێک analizler تەواو بوو sonucu olumlu ڕێپێدان olduğunda دێت و من بەم جۆرە دەست بە olay بەرهەمهێنانی gelir, ben کەچابەکە دەکەم. ketçapıma o şekilde başlarım. Eğer bir 14 کارمەندم هەن 14 کە خەڵکی elemanım var, her bir هەولێرن. vatandaşıdır. من بە فێرکردنی ئەوان لێرەم. Ben bunları eğitmen دوای amaçlı ڕاهێنان لەسەر ئەمە buradayım. بڕیار بدەم لەسەر ئەوەی کە کامیان دەبێتە وەستا و کامیان بۆ ئەم کارە دەست نادات. olmayacağına karar vermek zorundayım. اف بشه دبه دستپیکا درستکرنا کچاپه بوتلن پلاستیکی یعنی برنیاس به کچاپه و دخن دناوا هیلا برامانین ده اف آمیره بوتلان به هزا هوای پاکش دکه و ده همان دمه ده بوتلن ندروست دور دخش هیلا برامانینه همو بوتلن کچاپه لسر روراوکا الکتریکی دچن ناوا بشه فیلنگه ده اف بشه پرکرنه یانجی فیلنگ ماشینه جسی بشان پیک ده یکم امیر بوتلان پاکش دکه و دده امیره که دن کو 18 سره دکاره یک خلق ده 120 بوتلن کچاپه تجی بگه پلا گرماتیا کچاپل وی داره دیگه 85 پلین سیلیزی بوتلن تجی دچن بر آمیره که دن و کاپان آنکو قپاغان لسر ددانه هر قپاغک جی سلیفونک پیوه اف آمیره سلیفون بطلی و لحیم دیگه هیا هوا نچه دناوا بطلانده و کچاپ بپارزه
بوتلین کچپه لسروی قایشا الکتریکی دچن بشه کولر اف بشه پلین گرماتیا بوتلین کچپه نظم دکه اف آمیره 15 متران دریجه دکاره هیا 1344 بوتلان دیک دمده هل بگیره هر بوتلک کچپه جی بو دما 10 خولکان دناوا آمیر کولر دادمینه اف بشه پاکیتینگیه آمیرک هر دولاین بوتلان لیبل آنکو اتیکیتا کارگه و مارکا زیر لیده یک روبوت کارتونان آماده دکه یکی دن جی بوتلان ریز دکه و روبوت داوی جی بوتلین کچپه دخد ناوا کارتونان ده پیشتیب داوی هاتنا قوناغین برامانینا کچپه دبه بوده ما 7 روژان دناوا کوگهین کارگه ده همو کچپه هاتیه برامانین بمینه هیاج سخلامیا برامانینا خواه بپارزن تمان دمیده بی بشه تاقیگه تو بطلک کچپه ناچد ناوا بازاران ده بینن میدین کردستان نوا اوی کارگهی دا گنج من بازار حولی ده دا کار بکن و پریوت بند از گلک یعنی به خوشم به کیفم که ایوه ده بینم که نو او کارگو او آمیرانه یعنی هم چاودیریش دکن هم او کاری آمیرکان و روبوتکانش دکن کاک محمد کمون باس که ایش کردن لناو کارگه بو گنجی کرد قرد صح؟ نه والله ایشکان خورز نیه بلام خود دبید یعنی زیرک بید بزانی دیش بکی ایشکر بید یعنی بید او همو آمیر لیا کارگه کن بله کدی دیش دکید تو دبید آمیر کن بزانی وستا صبر فیرد دکا وستا کن لترکیه و حاکم بوی بجوانترین شیو فیر ما بکن که ایمش فیر دبین وەستایەکان لەگەڵ ما دەبن بە دایمی هەموو ئامێرەکانمان فێر دەکەن بۆ ئێمەش بتوانین وەکو ئەوان ئامێرەکانیش پێ بکەین ئێمەی کوردیش فێر بین دەست پێشخەری بکەین ئێمەش وەکو ئەوان بزانین کە کار بکەین سۆرکاری پێ بکەین باشە کاتی بەرهەمەکانتان یعنی ئێوە هەمووتان لەناو مارکتەکان دەبین کەیتان تێ دەڵێنەوە مەچاومان کردیە دەڵێنەوە مادیبوونی ئێمەیە کە خەڵک دێخوات بەرهەمی ئێمێ کە دروست دەکرێت و خەڵک دێخوات مادیبوونە باشە دەست خۆش ببانێک بەحسی باڵێن مایۆنێز بکەین کە ئەو بەشەی کە کاک محەممەد سەرپەرش سەیری بکەن گەنجەکە ئەتناوە باژارێ هەولێردا گەلچەند هەواڵێن خوا ئەvê کارگehê beşekê wê mezin mayonêzê pirêve dibin. Hizra hindê bikin. Rastî cê şanaziyê ye em bibînin gencên wekû Mihemed û hevalên wî kargeha wisa pirêve dibin. Ez hez ke Mihemed na bûme behsa babetê me bikey. Ez xwazim vê bigirî. Behsa mayonêzê bikeyin. Ke mayonêz di nava kargeha we da çewatê beramanîn. Bûm behez bike. Rojê hinçan tûna çêtkin û her îk produktekî hinçan produkta çêtkin her îk şo jî hinçan da çêtkin. لە ڕۆژێکدا ئەممایانە زەمان لە کاتژمێرێکدا 5,000 چا دەکەین 5,000 دانه ئەوە ئەف چەند میلیلیترە ئەو 410 گرامە گرامە 410 گرامە لە ڕۆژێکدا 5,000 لە کاتژمێرێکدا 5,000 لە ڕۆژێکدا 7 تۆن دروست دەکەین 7 تۆن مایۆنێزێ تێنە چێکردن دوو جۆر مایانە جیشمانەیە ئەم مایانزەشیان ئەزر بینم لە ڕۆژێکدا 5,000 مان پێچا دەبێت 5,000 دانه ئەوها بەڵێ 5,000ەوە تقریبا 20 تۆن 25 تۆن دروست دەکەین تمام هەرێکی شۆن چەند کیلوە 4 کیلۆ 100 گرامەویش کاتەکە تا لە هەردوو شێوازیان هەمان بێت و بیفرۆشین لە مارکێتەکاندا تمام gelekî baş e. Bûm behez bike hinçend kesin birida şol dikin. Servan her du amîra. بەڵێ لەم ئامێرەیان دەکە مایانزی قۆدی پێ دروست دەکەین دا عملە کاری تێدا دەکەن باشە لەمەشیان هەز عملە کاری تێدا دەکەن ینی بە هەردووشیان هەزدە عملە کاری دەکەن باشە کورتی کورتی توتکاری بێژە من ئەvە چاوا چێت بە بەڵێ یەکەم جاریم یەکەم بوتڵە خالی دادن بوتڵەکان دادەنێن بۆ نمونە خەڵتەکە دەگرینەوە خەڵتەکە هێلکەی تێدەکەین لەگەڵ زەیت خەڵتەوێ چێکرد ناوی مادێ خامی بدە دووسێ تانشیمانەیە بە بۆ خۆناغانە تا دێ دەپەڕێت ئەز بینم ئەفتانکێن هەنێنە ئەوەشتان چێکانە بە دووسێ خۆناستێ دەپەڕێت تا مایانزەکە دروست دەبێت ینی هێک و زەیت بتنەیە بەس بێ دەشتێ چێکردن تەمام دوودا
دواتر کاری پێ دەکەن دێخێنە ناو ئامێرەکان دەبێت دایم ساردیش بێ دواتر بانجێ کە تەواو دروست دەبێت بانجی مختبەر دەکەن بۆ ئەوەی فاسی بکەن فاسەکەی تەواو یعنی پێشین کار بکەن دەبێتەوەی کار بکەن تاقیگە سەیر بکەن بەڵێ دەبێت مختبەر بێ فاسی بکە فاسەکەش تا یەک هەفتەیە هەفتەکە کە پێمان دەڵێن تەواو بەڕێ بکەن یان بەڕێ مەکەن تەنها ناتوانین بەڕێ بکەین لە دوای هەفتەیە هەفت ڕۆژیانی پێمان دەڵێ بەڕێ بکەن ئەگەر تەواویش نەبێت پێمان دەڵێ بەڕێ مەکەن باشە داویێدا محەممەد خوازم نامەیەکی مەسجێکی بۆ گەنجا بشینەوێ ئەوێ ها هەنە حەز دکن ناوە کارگەیەدا کار بکەن خوازی چی ژوارە بێت ئەف کامێرات خوازم تو ژوارە وڵی هیوادارم گەرجەکانمان لە ماڵ و دانەنیشن و بێن کار بکەن ناوی خۆیان بنووسن سیڤی بنووسن کارگەکانمان زۆرن بەزۆ کارگە نییە کارگەی بەربوومیتممان زۆر هەیە هیوادارم بێنیش بکەن بە جوانترین شێوە کارگەکانیش ئەمەلەیان پێویستە بۆ منەوە کارگە تقریبان عملێکی زۆر کاری لێ دەکات زۆر پێویستە دواتر گەنجی ئەمە دەڵێن هیچ نییە تۆ لە سیڤیەکەت بێنە بزانە هیچیان نییە ئێستامە لە ڕۆژێکدا ڕەوانەیە ئامێرەکان هەموو کار بکەن بەس ئەم قاعەیە تقریبا 100 عملێ لێ بەس ئەم قاعەکانی شتریش ساکە حەوت قاعەیە زۆر دەکات ئەوجا چەپڵایك بووە هەمیە با هەموو گەنجن هەولێرێ دەستێناوە خۆش گەلە گەلک سپاس ئێستا لە بەشی سۆسی کارگەی هەولێرین لەم بەشەدا هەنار هەیە لە جۆرەکانی 1 لیتری و 345 میلیگرامی و هەروەها لیمۆ هەیە لە جۆرەکانی 1 لیتری و 500 میلیگرامی و 250 میلیگرام سرکە هەیە سرکەی سێ و سرکەی سپی هەروەها ماڵتی سۆس هەیە کە 330 گرامە پرۆسەی بەرهەمهێنانی ئەمانە بەم جۆرەیە سەرەتا کەرەستەی خاوی ئەمانە تێکەڵ دەکەین و ئامادەی دەکەین بۆ ئەوەی بیکەینە نێو تانچی ئامادەکردن اینجا بەشی کوالەتی نمونەی لێوەردەگرێت و پشکنینی بۆ دەکا دوای ئەوەی نمونونەکان لە تاقیگە پشکنینیان بۆ کرا و ڕێپێدان وەرگیرە ئێمە تێکەڵەکە داخینە نێو پرۆسی ئامادەکردن دواتر لا ڕێی بۆری و قوتوەکان دەنێرین وەک ئەوەی کە لە پشتمەوە دیارە قوتوەکان پڕ دەکەین لە بەشی هەنار لە هەر خولەکێکدا 48 قوتو بەرهەم دێنین لە کاژێرێکدا دەکاتە 240 کارتۆن و ڕۆژانە 6000 کارتۆن دەکا هەروەها لە بەشی هەنار و سرکە لە هەر خولەکێکدا 42 قوتو بەرهەم دەهێنین لە کاژێرێکدا دەکاتە 210 کارتۆن و ڕۆژانە 5000 کارتۆن بەرهەممان هەیە ئەم خولەی کە باسم کرد 24 کاژێر بەردەوامە بەشێ تاقیگەهێ تێستن ڕۆژانە و هەفتانە و دەمژمێریانە لەسەر کەچاپێ و بەرهەمانینە هەموو بەرهەمێن خوا ئەنجام دەدە و بەری هەر بەرهەمەک بچەت ناوە بازاراندا دەبە بچە بەشێ تاقیگەهێ و تێز بێن لەسەر ئەنجامدان ئێمە وەکو بەشی تاقیگەی یەکێک لە کارگەکانی زێرگروپ ئەو کارگەی کە ئێمە کاری تێداکەین تایبەتە بەو بەرهەمە خۆراکیانەی کە وەکو سۆس بەکاردێن لەگەڵ خواردنەکان دەخورێن ئەو بەرهەمانەشی کە لە کارگەکەی ئێمە بەرهەمدێ بریتە لە مایۆنیز و کەچەب و ئاوی لیمۆ و ئاوی هەنار و سرکە لەگەڵ مۆڵتی سۆس ئەو ئیشانێک کە ئێمە ئەیکەین لە بەشی تاقیگە بریتە لە تێستە فیزیایی و کیمیایی و بایۆلۆجیەکان یەکەم شت تێستە فیزیایەکانە ئەوانە تێستە فیزیایەکان چۆنە لەسەر هێل ئێمە سەیری بوتڵەکان و تاریخی بەرهەمهێنان و لەیبڵی بەرهەمەکەکەین ئەگەر ئەو شتانەی مەزبوط بوو ئێمە ئینتازەکەی بەردەوامەکەین دوای ئەوە تێستە کیمیایەکانمان هەیە لە تێستە کیمیایەکانیش ڕێژەی ئەو مادە خۆراکیانەی کە لە ناو بەرهەمەکەدا هەیە تێستیەکەین وەکو ڕێژەی شەکر و خوێ و ئەسید و ئەو بابەتانە ئەویش بەپێی ستانداردە جیهانیەکان ئێمە لەسەری ئەڕۆین دوای ئەوەش تێستە کیمیایەکان ئێمە تێستی بایۆلۆجیمانێت چونکە ئەو بەرهەمانێک کە لەلای ئێمە بەرهەمدێت ڕێژەیەکی زۆر ئاویان تێدایە ئەو بەرهەمانەش محەڕەزن لەوە ئەوەی دروستبوونی کەڕ و بەکتریا و ئەو بابەتانە ئێمە تێستی بایۆلۆجی لەوەکەین چەند ڕۆژێک لای ئێمە ئەمێنێتەوە پێشەوە بیستە بازار ئەگەر لە تێستی بایۆلۆجیەکەش دەرچوو ئەو کاتە ئێمە موافقە ئەدەین و بەرهەمەکە بۆ بازار ئەچێ
ام همو لسر میزن خواردنی آنجون رستوران ده مالتی سوس انکو ساسه دبینن و تایبت الگل ساندویچا ام بکارتین یانجی دوشابا هناره یانجی سرکا هناره ام گل سلاته بکارتینش بو خوش کردنا سلاته بله اوین هنه دناو اوی کارگاه دا چواچید من و چه آمیره که اوان دروزی که نه ام با بحث بکن اف آمیره دکا اهنه دکاره سه تایپان دروز بکه هم 1 لیتری هم جی 345 گرامی اوه هر دوش بو دوشابا بیجین یا هناره همجی مالتی سوسا 330 گرامی دکاره پریا اوی آمیره هنه دروز بکه چوانی ها دروز بونا اوان مادن هنه اوان پروداکتن هنه خاک سلیمان اگر زحمت نمید شماره بگیره دست خوش بود اوی بدم دست خوش بود بتایبت کنه ها امکار سر اوی مالتی سوسا هنه انکو ساسا هنه دیگه اوه ما گوتی کو تاما اوان ساندویچن ام دخون خوشتر لیدگه پریا اوی آمیره هنه یکم جار بطلن هنه خارین پلاستیکی دچن سر اوی هلا هنه دا باشان دچن بردم فیلری فیلر انکو فیلینگ او آمیره اوین بطلن خالی بینرن ما پردکه اف فیلرانه هشت نوزله انکو هشت بطلن اوانه هشت تیده بحافرة وكو هند بینن بحافرة پردکه اف آمیره هنه همو افیلانه همو دکاره دی یک دم جمرده 2880 دانه هم کاریم بجینیزی که 3000 دانه اوها برهم بینه دوباره دشینه بشکدن کو برینا مسلمان الویدر دید کار سر دیگه همجی چاپگیری ها وان دیگه هندی بینن اف کارمندن هنه یا نش کارمندن هنه تنه چاپگیری ها کار روبوت ها دیگه وکو هندی بینن اف آمیره هنه یکی جوان بینه ما اف قپاخانه انکو قپاخانه سر بطری دانه و یکی دمجی روبوتا کندنجی اوید زبرنه هر شاشیه کاته دا چه بیتن دوی پروسسه ده وکو هندی بینن سلیمان یکسر و به بزانه کاشاشیل کودری هاتیه دروز بون و چاره سر بکه و دیسان و بردام با دوف داده چه اتیکیتی و همجی میجا دروز بون و لسر دادانن و دوف داشی تخن نوا پاکتان ده هر دوازجی دچنت نوا کارتونه کده سپاسی حکوومەتی هەرێمی کوردستان و دەستەی وەبەرهێنان دەکەم کەوا زۆر پاڵپشتن لە سەرکەوتنی کارەکانمان سەبارەت بە پلانی داهاتوومان لە پرۆژەماندایە چەندین زۆری تری سۆسەکان و بەرهەمەکانی ترمان بەرهەم بهێنین بەرهەمەکانمان بە مێدی ئین کوردستان هاوردەی وڵاتانی دەرەوە بکەین بە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان. دمینە گروپا کارگەهن زێر ji mastrên komalgehên pîşesazî li Hewlêr û Herêma Kurdistan û Iraq û Rûjhelata navên ku dikare bi tenê hemû bazarên Kurdistanê pir bike ji sedan berhemên xwarinê û ciwankariyê û paqijkirinê.